دوای هاتنی شاندێکی ئەنجومەنی ئابووری عێراق بۆ هەولێر بڕیاردرا دووبارە خشتەی موچە بە پاکتاوکراوی بنێردرێتەوە عێراق تاکو ئەوانیش موچەی فەرمانبەران بنێرن، بەڵام دوای تێپەڕبوونی دەڕۆژ تاکو ئێستا حکوومەتی ماوە بەسەرچوو خشتەی موچەی فەرمانبەرانی ئامادە نەکردووە. ئەوە گاڵتەکردنە بە عەقڵی خەڵک. کاندیدێکی کۆمەڵی دادگەری دەڵێت دواخستن لە ناردنی لیستی موچە لەلایەن حکوومەتەوە شەڕی دەرونیە لەگەڵ موچەخۆران و هاوڵاتیان دەکرێت. تەبیعی پێشتر حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێم دەیانگوت ئەوە حکوومەتی مەرکەزیە پارەمان لە بۆ نانێرێ، پارەمان پێنادا. باشە دەی ئێستا خۆ حکوومەتی مەرکەزی بۆ خۆی داوا دەکات و بۆ خۆی لیژنەی دێت و ئەوە لیژنە لە 7 و 8 مانگەوە هاتووە، دەیمان کۆتایی پێ هاتیە، دە ڕۆژە گەڕاینەوە بەغدا، هەتاکو ئێستا حکوومەتی بەناو هەرێم لیستی ئامادە نەکردیە. باشە دەی ئەوە یاریکردنە بە هەست و سۆزی خەڵک. پێشتر دەیگوت مەرکەز پارەمان پێنادا، ئێستا ئەوە لیستی ئامادە ناکە. ئایا هۆکارەکە ئەوەیە کە ناتوانێت دەست بەرداری بندیوارەکانی بیتن بۆ ئەوەی دەسەڵاتی لە دەست نەدا، ناتوانانی ئەو لیستانە پاکاتەوە بینێری؟ هۆکار چییە؟ چارەسەر نابن چونکە لە ڕابردوو حکوومەتی شارەزایەکی ئابووریش دەڵێت حکوومەت نایەوێت ئەو ناشەفافیەی کە هەیە لە لیستی موچە چارەسەری بکات. لە کۆتا راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراقیشدا تێبینی لەسەر لیستی موچە دراوە. لەلایەکی تریشەوە بەڵگەی ناشەفافی ئەوەیە لە ماوەی چەند مانگێکدا پارەی پێویست بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم 94 ملیارد دینار زیادی کردووە. حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی کۆمەڵێک ناشەفافیەت و کۆمەڵێک ناڕوونی لە لیستی موچەدا هەیە و دەوێت بەو شێوازەش بڕواکە خۆی دەوێت ئەمە وای کردووە ماگانە با بڵێن بەغدا تێبینی بدات لەسەر لیستی موچە و هەموو مانجێ وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان بازلەوە دەکەن کە بەغدامان بیان و بڕ کردووە لەوەی کە لیستێکی وامان ناردووە کە چیتر بەغدا داوای لیستی موچە نەکات و لەس ئەو لیستە بڕوە. بەڵام لە دوایین راپۆرتی دیوانی چاودێری دارایی حکوومەتی عێراقیش کۆمەڵێک تێبینی و سەرنجیان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە چاک بکرێت. ئەمە لەلایەک لەلایەکی دیکەشەوە بەڵگەیەکی دیکەی ناشەفافەتی لیستی موچە لەوەدایە کە لە ماوەی چەند مانگێکدا نزیکەی 94 ملیارد دینار لە موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاد بووە. لە ڕابردوودا حکوومەتی ماوە بەسەرچوو دەیگوت لیستی موچە ئامادەیە، بەڵام عێراق پارە نانێرێت. بەڵام ئێستا عێراق دەڵێت لیستی موچەم بۆ بنێرن تاکو موچەی فەرمانبەرانت بۆ بنێرم، بەڵام هەرێم وەک ئەوەی شەڕی دەرونی لەگەڵ موچەخۆرانی بکات ئامادە نییە لیستی موچە بۆ بەغدا بنێرێت. لەو نێوەندەشدا موچەخۆرانی هەرێم بوونەتە قوربانی کە ماوەی 3 مانگە تەنها موچەیەکیان وەرگرتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.